ئەم شەو ئیسمان کەمێک لە خزمەت نیگای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە عمری خۆیان چەند نوێژی کردبێ لێک نوێژیان نەبووە دوعا بۆ تۆ نەکای عەبد جارێکیان دایکمان عایشە ئیگەڕێتەوە فەرمێ لە خزمەتیا بووم سێرم کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر دڵی خۆش وتم ئەی خۆشەویست دوعایەکم بۆ بکە ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی بەرز کردەوە فەرمووی اللهم اغفر لعائشة ما تقدم من ذنبها وما تأخر خوایە لە گوناهەکانی عائشە ببوورە هەرچی گوناه هەیە لەمەوە پێش کردوێتی هەرچی گوناه هەیە لەمەوە دوایی کە وما أسرت وما أعلنت خوایە لە هەموو گوناهەکانی ببوورە ئەو گوناهانەی بە ئاشکرا کردوێتی ئەو گوناهی بە پەنهان کردوێتی و کەس نەیزانی ئەڵێ منش ئەم دوعایە زۆر دڵی خۆش کردم زۆر پێکەنیم سرم خستە باوەشم وتی ئەی عائش ئەمەت زۆر پێ خۆش والله ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم والله زۆر دڵخۆش ئەجا لەوە باشتر کووە فەرمووی فوالله إنها لدعوتي لأمتي في كل صلاة قسم بخواي عائشة أما الدعاء من بو همو أمتكم لهمو نيجكم بو يا رحمتي خالة ابن تيمية بأفرمي هندي قناه هيك أيكي بدعاء بيغمبر صلى الله عليه وسلم خالد خوش هندي قناه هيك هندي قناه هيك برزي أكيتوا أم دعائي بيغمبر صلى الله عليه وسلم أبيت الشفاعة بوت دڵسۆزی ئەو پێغەمبەرە نازدارە بۆ هەر یەکێک لە ئێمە بەخوا لە نەفسی خۆی زیاتر لەوە ئەچێ یەکێک لە ئێمە گوێ بە نەفسی خۆی نەدا گوناهکە عیسیان بەرزکاتەوە بەس بەخوا ئەو ڕەئوف و ڕەحیمە ئەوەندە عەزیزە لەگەڵ ئەم ئوممەتەیە ئەمەندەی ئەم ئوممەتەی خۆی خۆشەوێ فەرمووی ڕازی نابم ئەگەر یەک کەسم لە ئوممەتەکە بچێتە ناو جەهەنەمەوە یا ئیلهی ئێمە ئەم شەو ویستمان ئەم شەو ویستمان کەمێک لە خزمەت نیگای پێغەمبەر صلی الله عليه وسلم تۆزە کەمێک لەو خۆشەویستی و مەحەبەتە بۆ ئەو بەرزکەین ئەزانم ناتوانین نزمان تعبیری جەماڵ و جوانی ئەوە کرد ناتوانین ئەوەی کە لە ناخمانایە بۆ ئەو دەری بڕین بەڵام ئەکرێ سەڵەواتی زۆر بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەروازەیەکی خەیری زۆر گەورە بێ بۆ ئێمە یەکێک لە هاوڵان هاتە خزمەتی فەرمووی یا رسول الله صلی الله عليه وسلم ئەمەوێ نیوەی دوعاکانم نیوەی تەنها سەڵەوات فەرمووی زۆر باشە ئەگەر ئەتوانی زیاتر فەرمووی دوو لەسەرسی فەرمووی ئەگەر ئەتوانی زیاتر فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیچ دوعایەک ناکەم داوای هیچ شتێک ناکەم تەنها سەڵەوات لە دیداری تۆ ئەدەم فەرمووی دەی خوا هەرچی هەممی دنیا و ئاخرەتە هەموویت بۆ حەلەکە و هەموویت ئەدات بۆیە قوربی ئێمە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم خۆشەویستی ئێمە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سەڵەواتەکانمانە دەرەکە تۆ ئەی عەبد بیکەرە واجب لەسەر خۆت ئەم ساڵ کە بەسەر تا دێ ڕۆژی بێ سەڵەواتت نەبێ کاتێک لە نوێژەکانە یا یەکێک لە نوێژەکانە دانە ئیلا لە سوژدەکەیە تۆ سەڵەواتێدا بێ بە دیداری ئەو شیرینە زۆرێک لە کار و گرفت و ناڕەحەتی و هەممەکانی ژیانت بە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم حەل ئەبێ و چارەسەر ئەبێ